ئەو گۆرانیش دووبارە تەلفۆمەوە پێشکەشەوە کاکێ من بۆ مەی بەتایبەت بۆ برازە بۆ کاکە بەختیاری بەرز و بەڕێز بۆ کاکە بێسوودی مەکتەباریان بۆ کاکە ئاسۆی بچۆنچی بۆ کاکە سەرکۆ گردەبۆری بۆ کاکە ڕەوەند گۆمەی بۆ کاکە هەردی گردەبۆری بەتایبەت پێشکەشە بۆ وەزانە دووبارە بە مەداوە جوانەکەی کاکەی ڕژنەکەی پێشکەشە ئەگەری مردێم نێن ناڕێگا ئەوینی تۆ نێن ناگۆڕی ئەگەری مردێم نێن ناڕێگا ئەوینی تۆ کادی ناگۆڕێ ڕێگای ئەشقێ هەری ئازارە بەڵام دڵی خۆم ناگۆڕێ ڕێگای ئەشقێ ئارازارە بەڵام دڵی خۆم ناگۆڕێ بەسایی تێر بگاڕێەوە یاری جوانێ لەم غوربەتە جێم مەهێڵە هەری تۆی بینە ڕۆح و گیانێ لەم غوربەتە جێمایێڵە هەری تۆی دڵ و ڕۆح و گیانێ پەشیمانی ڕێی لێگرتم دڵیشم تۆی نامنی دەوێ پەشیمانی ڕێی لێگرتم دڵیشم تۆی نامنی داوێ چارەی دڵێ پێ ناکرێ هەردوای عشقی تۆ داگیانێ چارەی دڵی پێ ناکرێ هەردوای عشقی تۆ داکایێ هی بەسایی تێر پێگاڕێەوە یاری جوانێ لە دووری تا داناڵێنم منێ خەمیبانێ لە دووری تا داناڵێنم منێ خەمیبانێ سلام عليكم تجي ئەوین و حاڵی دێڵی من وەکو حاڵی زۆڵەی خانە ئەوین و حاڵی دێڵی من وەکو حاڵی زۆڵەی خانە شەوانی من هەری گریانە و دڵی تۆش هەر بێ ئاگایە شەوانی من هەری گریانە و دڵی تۆش بێ بۆ ئاگایە
بەسایتێ بگارەوە یاری جوانێ لەم خوری بەتا جێم بەهێڵە تۆی بینایی خۆشاوانێ لەم خوری بەتا جێم بەهێڵە تۆی بینایی خۆشاوانێ لەگەڵ دڵی ناومێدێم هەموو ڕۆژێ هەنێ شەڕمانە لەگەڵ دڵی ناومێدێم هەموو ڕۆژێ هەنێ شەڕمانە دڵم بە دوای عێشق دوێڵە من بێزارم لەم ژیانە دڵم بە دوای عاشق دوێڵە من بێزارم لە مێژیانە بەسایتێ بگارێوە یاری جوانم لەم خوری بەتا جێمایێڵە تۆی بینایی هەرێ دوو چاوم لەم خوری بەتا جێمایێڵە تۆی بینایی هەردوو چاوێ پێشکەشە